ئایا بە دوای شوێنێکی گونجاو دەگەڕێت کە پێداویستەکانی گەیمینگ لە پیسی و کۆنسڵ و مۆبایل بە کوالێتێکی بەرز و بە نرخێکی هەرزان بفرۆشن؟ ئێستا دارنگەیم باشترین و باوەڕپێکراوترین و گەورەترین براندی گەیمە لە کوردستاندا کە سەرجەم پێداویستەکانی گەیمینگ دابین دەکات بە گونجاوترین نرخ. دەتوانانی پیسی بێڵ بکەیت لەسەر خواستی خۆت و سەرجەم پارچە جیاوازەکانی پیسی بەردەسە لەگەڵ نوێترین کۆنسڵەکانی پلەیستیشن و ئەکس بۆکس. لە دارنگەیم سەرجەم پێداویستەکانی گەیمینگ وەک هێدسێت و ماوس و کیبۆرد و ماوسپاد و مێس و کورسی گەیمینگ و نوێترین یاریەکانی پلەیستیشن و ئەکس بۆکس و کارتی سەرجەم ستۆرە جیاوازەکان بەردەستە بارزانترین نرخ لە تەواوی کوردستاندا و ئەکسسواراتی گەیمینگ و سەرجەم پێداویستەکانی ڕازاندنەوەی ژووری گەیمینگ و تیشرت و جلوبەرگی گەیمینگ بە گونجاوترین نرخ بەردەستە و هەروەها توانای چاکردنەوەی کێشەی کۆنسڵ و پیسی گەیمینگیان هەیە گەیاندنیان هەیە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان و سوپرایزێکی گەورەی بۆتان ئامادەکردووە. هەر ئێستا بچن سەبسکرایبی کەناڵی دارینگەیم بکەن لە یوتیوب و کۆمنت بۆ کۆتا ڤیدیۆی کەناڵەکەی بنووسن ناوتان دەچێتە تیر و پشکێکەوە بۆ برنەوەی PS4 و بەم زوانە تیر و پشکەکە ئەنجام دەدات. ناونیشان سلێمانی سەهۆڵەکە تەلاری سالم نەهۆمی دووەم لەگەڵ دارینگەیم هەمیشە باشترینەکان بەدەست بهێنە. دە بە ئازارترین شتەکان کە ڕوبەڕوومان ئەبێتەوە لە ژیان بێگومان ئێمە بە درێژایی تەمەنمان تووشی کۆمەڵ ئازارێکی زۆر دەبین لە ژیانماندا ئەویش بەهۆی چەند کردەوەیەکەوە کە خۆمان ئەنجامی دەدەین یاخود هەر هۆکارێکی تر بێت. بۆ نمونە زۆربەی هەرە زۆریمان لە تەمەنی منداڵیدا چکوڵی دارەکان چۆتتە بینی نوخانەکانمانەوە و زۆر ڕووداوی تریشان کە بە منداڵی تووشی هەمومان بوونە. لەم ڤیدیۆیەدا باسی دە بە ئازارترین شتەکان دەکەین کە ڕوبەڕوومان دەبێتەوە لە ژیانماندا. یەکەم برینداربوونی پێست بە دڵنیاییەوە کاتێک خۆت فێری پاسکیل سواری کردووە کەوتیت و ئازارێکی زۆرت پێگەیشتووە بەڕاستی شتێکی ئازاربەخشە و بە دڵنیاییەوە خۆت نەگرتووە و گریاویت. ئەگەر ئەم حاڵەتت بەسەر هاتووە ئەوە لایکی ئەم ڤیدیۆیە بکە با بزانین چەند کەس تووشی ئەم حاڵەتە بووە. دووەم پەنجە بچووکەکەی پێت بەر شوێنێکی ڕق بکەوێ. دڵنیام کاتێک منداڵ بووبی یاخود گەورەش بووبی ئەم حاڵەتت بەسەر هاتووە لە کاتێکدا دەسوڕیتەوە بەنێو ماڵەکەتاندا بەڵام لە ناکاوێکدا پەنجەکەت بەر شوێنێکی ڕق دەکەوێ. ئازارەکە بۆیە بەو شێوازە زۆرە چونکە دەماری زۆری پێدا تێپەڕ دەبێ و ئەمە بە دڵنیاییەوە خاوەنی ئازارێکی زۆر گەورەیە کە هەمومان ئەم حاڵەتەمان بەسەر هاتووە. سێیەم کەوتنی تۆپ بەر دەموچاو بە دڵنیاییەوە لە کاتی یاریکردنە جارێک تۆپ کەوتووە بە دەموچاومانە و ناخۆشترین شتیش ئەوەیە هاوڕێکانت گاڵتەت پێ دەکەن بەڵام ئەگەر هاوڕێیەکە دوای لێبێت ئەوە خۆتیش ڕناوەسی لە پێکەنین. کۆمنت بنووسە ئەگەر ئەم حاڵەتت بەسەر هاتووە. من خۆم کۆمنت نانووسم چونکە تۆپی زۆرم داوە بە دەموچاوی خەڵکدا. چوارەم دەرزی لێدان دڵنیام یەکێک لەو شتانەی منداڵ لی دەترسێت دەرزی لێدانە بە تایبەتی لە کاتێکدا منداڵێکی تر دەبینێت دەرزی لێ دەدرێت و دەگیرێت و دەگاتە ئەو ڕادەیە ئەویش دەستکاتە گریان. پێنجەم سووتانی نێو دەم و زمان بە دڵنیاییەوە ئەگەر گەورەش بوو بێتین هەندێک جار دەم و زمانمان دەسووتێت بە بۆنی خواردن و خواردنەوە گەرمەکان و بۆ منداڵەکان خراپترە چونکە ئەوان گەرم و سارد لێک جیان ناکەنەوە و ئەوە ئازارێکە هەرگیز حەز ناکەم تووشم ببێت بەڵام هەندێک جاریش بە ناچاری تووشمان دەبێت. شەشەم خۆڵچوونە نێو چاو بە دڵنیاییەوە هەر بە بیرکردنەوە لەم شتە ئازار بە چاومان دەگات. کاتێک منداڵ بووین لە نێو خۆڵدا یاریمان دەکرد و خۆڵش دەچوە نێو چاومانەوە و ئازاری دەداین بۆ ماوەیەک نەمان دەتوانی هیچ شتێک ببینین. حوتەم تاکە پێڵاوی فڕی و بڕوا ناکەم هیچ کوردێک لەم شتە ڕزگاری بوو بێ مەگەر کەسانێکی کەم نەبێ هەرچەندە شتێکی کۆمیدیە کاتێک پێڵاوەکە بەرامبەرت دێ و هەندێکیشیان لە فیشەک خێراتر بۆ دێن هۆکارەکەشی بۆ تووڕەکردنی ئەو کەسە دەگەڕێتەوە کە تێتی دەگرێت. هەشتەم شکانی ئێسقان هەرچەندە خۆم سوپاس بۆخوا هەستم بەم ئازارە نەکردووە بەڵام دڵنیام ئازاری زۆر زۆرە وەک هاوڕێکانم وتیان ئەستەمە دەست نەکەیتە گریان. ئازارەکەی وەکو ددان دەرکردن وایە و دەتوانم بڵێم لەوەش ناخۆشترە. نۆیەم ئازاری ددان هەمومان بە دڵنیاییەوە ئازاری ددانمان هەبووە لە کاتی کەوتنی ددانیان داخورانی ددان یان لە کاتی گۆڕانی ددانی شیری بۆ هەمیشەیی کە لە نێوان تەمەنی 6 بۆ 10 ساڵیە. بە دڵنیاییەوە هەمومان ئەم هەستە ناخۆشەمان تاقی کردوێتەوە بەڵام لەوەش ناخۆشتر ڕۆشتن بۆ بۆ لای پزیشک تاوەکو ددانمان هەڵبکێشێت. دەیەم کاتێک بیبەری ڕەش دەچێتە چاومانەوە ئەم حاڵەتە کەس ئارەزوو ناکات تووشی ببێت بەڵام لەوەیە جارێک لە جاران تووشمان بووبێ ئەویش لە کاتێکدا خەریکی خواردنی سپسێکی تیژ بین و لە بیرمان نەماوە کە دەستمان بیبەرەکەی گرتووە و لەو کاتەدا دەست لە چاومان دەدەین ئەو کات چاومان دەبێتە پارچەیەک لە ئاگر و چاومان دەست دەکات بە ڕشتنی فرمێسک. باشترە هەر کاتێک وامان لێ هات ڕاستەوخۆ بە ئاو بیشۆین دوای ئەوە بۆ ماوەیەک چاوت دابخەی بەو جۆرە تا ڕادەیەک ئازارەکە کەمتر دەبێتەوە.
کام لەم ئازارانە بە درێژایی تەمەنە تووشت بووە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیددیۆیەدا بۆمانی بنووسە و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیددیۆکەم بووی ئەگەر ڤیددیۆکەمت بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیددیۆم بۆ بکەوە هەروەها شێری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیرشان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات و دووبارە سوپاسن دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکەم ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیددیۆیەدا بۆمانی بنووسن و تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەت